یەکێتی و گۆڕان دایانەوێت زیاتر لەوەی ئێستا لە یەکتری نزیک ببنەوە و ڕێکەوتن نامێکی سیاسیش لە نێوانیاندا هەبێت. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایدەگەنێت هەڕێکەوتنێک لەگەڵ بزوتنەوەی گۆڕان کاریگەری لەسەر ئاستی دەستکەوت و پەیوەندیەکانی نێوان هیچ حزب و لایەنێکی سیاسی نابێت، بەڵکو دەبێتەوە کارێک بۆ زیاتر یەخستنی نێوماڵی کورد و وەلانانی ئاڵۆزی و کێشە ناوخۆییەکانی هەرێمی کوردستان. پێم وایە ئەوڕۆ بارودۆخی هەرێمی کوردستان و ئەو مێژوێ هاوبەشەی کە لەلایەن بەشێکی زۆری کادرانی گۆڕان و کادرانی یەکێتی هەیە فەرزەکە لەسەر هەردوو لایەنیان کە نەوعێک لە تەفاهم و پێکەوە و تێکەڵکردنەوەی ڕایەڵەکان سەرکەوتوو بێ بۆ ئەو مۆزوعە دانیشتنی هەیە بەردەوام لە دانیشتنی ئەخیر پرۆژێک ئامادەکراوە لە پرۆژە زیاترین بەرنامێک ئامادەکراوە کە بەلای کەمی شتێکی لە بابەتی ڕێکەوتنامەی سیاسی و هەبوونی مەتبەخێکی سیاسی و پێکۆیشکردنی فراکسیۆنەکان لە پەرلەمان و ئەگەر ممکن بێ لە داهاتوشدا هەوڵ بدرێت کە بە یەک لیست لە داخلی انتخابات بین. وتەبێژی بزوتنەوەی گۆڕان دەڵێت لە ماوەی ڕابردوو کۆبوونەوەی دووقۆڵی لە نێوان یەکێتی و گۆڕان بەڕێوەچوو بۆ نزیکبوونەوە و ئەنجامدانی ڕێکەوتن نامەیەکی سیاسی بە ئاراستەی خزمەتکردنی زیاتری دیموکراسی و سەروەربوونی یاسا لە هەرێمی کوردستان. پێشنیارێکە لەلایەن هەردوولاوە پێشکەش کراوە بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان بۆ چەسپاندنی پرەنسیپەکانی دیموکراسی بۆ سەروەری یاسا پێشنیار هەیە لەلایەن یەکێتیەوە لەلایەن گۆڕانەوە بۆ ئێمە ڕێکەوتنێکی سیاسی بکەین کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و هەموو هێزە سیاسەکانی کوردستان دەبێت. سەرباری ئاڵۆزی سیاسی پەیوەندیەکانی نێوان گۆڕان و یەکێتی لە ماوەی ڕابردوو، بەڵام دوای بەڕێوەچوونی چەندین کۆبوونەوەی دووقۆڵی نێوانیان هەردوو لە ئێستا ئەو دوو حزبە لە هەوڵی ئامادەکردنی ڕۆژنووسێکی دیاری کراون بۆ کارکردنی داهاتووی هەردوو حزب لە عێراق و هەرێمی کوردستان. بەوتەی چاودێرانی سیاسیش وەلانانی ئاڵۆزیەکانی نێوان لایەنە سیاسیەکان دەتوانرێت مافەکان و دەستکەوتی زیاتر بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان فەراهم بکرێت. قارەمان زۆر، کورسات نیوز، هەولێر.